بناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئێوارەی ئەمڕۆ لە ئەنگرانی ڕەوتی سەدر لە بەغداد خۆپیشاندانیان ئەنجامدا و دواتر چوونە ناوچەی سەوز و چوونە ناوهۆڵی پەرلەمانی عێراق دواتر بە فەرمانی موقتەدا سەدر لە پەرلەمانی عێراق کشانەوە لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین خۆپیشاندانی لە ئەنگرانی سەدر و چوونیان بۆ ناو پەرلەمانی عێراق چ پەیامێکی تێدایە و پەیامەکە بۆ کێوە ئایا دوای و خۆپیشاندانە چوارچێوەیە مانگی دەستبەرداری کاندیدەکان دەبن بۆ پۆستی سەرۆک وەزیران و ئایا دوای ئەم خۆپیشاندانە سەردەکێشێت بۆ پێکدادانی چەکداری لە بەشی یەکەم لەگەڵ بەڕێز دکتۆر بەختیار شاوەیس پەرلەمانتاری پێشوو عێراق قسە لەسەرم پرسە دەکەین لە بەشی دومیش لەگەڵ ستار سعید نوێنەری فەرمانبەرانی گرێبەست باز لە گربنەوەی فەرمانبەرانی گرێبەست دەکەین لە بەردەم ئەنجومەنی وەزیران کاک دکتۆر بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان زۆر سوپاس دەکەین ئەگەر سەرەتا خوێنەوەی بەڕێزت بۆ خۆپیشاندانەکەی ئەمڕۆ ئایا خۆپیشاندانێکی ڕێکخراو بوو یاخود چ پەیامێکی تێدا بوو کە سەرەتا ڕۆژناو یاخود بۆچی چوونە ناو پەرلەمان ئەسڵەن هەموو جارێکە دەڕۆن دەچنە ناو هۆڵی پەرلەمانی عێراق. کاک حەکیم زۆر سوپاس سڵاو و ڕێز بۆ تەواوی بینەران لە ڕاستیە پرسیارەکەت سێ پرسیار بوو یەکەمیان ئەوە بوو کە منەظەم بوو ئەم خۆپیشاندانە بەڵێ منەظەم بوو و ڕێکخرا بوو و ئامادەکاری تا ڕادێک بۆ کرا بوو بۆ چکە لە تەوقیتەکەیە سیر بکەین لە دوای عەسرەوە دەستی پێکرد و لە ئەخیریشا کە کۆتایی هات بە ئاشکرا دەرکەوت کە پەیامی وەزیرە القائید کە محەممەد ساڵح العێراقیە کە ئەمە دەسەرڕاستی موقتەدا سەدرە پەیامی نرد لە ناو خۆپیشاندەرانە بە مایک حاکم زاملی کە جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمانی عێراق بوو دەستی لە کار کێشایەوە لە سەدرەکان پەیامەکەی خوێندەوە و داوای لێکرد ئیتر کۆتایی هات کەواتە وازەحە کە ئەمە ڕێکخراوە. بەشی دیتر لە پرسیارەکە دووەمیان پەیوەندی بە پەیامەوە بوو بەڵێ پەیام بوو پەیامی ئەوەیدا کە سەدر ئەوەی کە ئەیەوێت ئەتوانێ بیکە حتا بەدەست بە سەراگرتنی پەرلەمانیشەوە باش و هەر لەنا ئەم پەیامە پەیامێکی تریشی تیا بوو کردنی دوو ڕکال نوێژ لەوێ و بگەڕێنەوە تویتەکەی سەدر لە ئەخیرا ینی وا دەڵێ ئەڵێ بگەڕێنەوە باشە ئەم نوێژکردنە درێژکراوەی نوێژی هەینیە ڕۆژی جمعی پێشووتر ئەوجار لە شەخەم ناو پەرلەمان بەڵێ ینی مەرحەلە بە مەرحەلەی گوازێتەوەتەوە پەیامێکە کە ئەو نوێژە ملیۆنی کە کرا بەردەوامە ئەچێتە ناوچەی سەوز ئەچێتە پەرلەمان بەیانی تااقەتی لێ بێ ئەچێتە حکوومەت بەس بۆچی دەسە ناو پەرلەمان 2016 ئەم حاڵەتە هەبوو ئەو ئەخیری ینی سێم پرسیار بوو تۆ بە یەک پرسیار سێ لەقت هەبوو لقی سێمیان بۆ ئەچێتە پەرلەمان لەبەرەوەی خۆتان نەزانن لە ماوەی 48 سعاتی پێشتردا یعنی جوڵەیە کەوتە ناو عملی سیاسی لە عێراقا ئەویش بە کاندیدکردنی محەممەد شیع سوودانی لەلایەن ئیطاڵی تەنسیقیەوە و هەمان کاتە ئیطاڵی تەنسیقی داوا دەکات کە ڕۆژی شەممە لە پەرلەمان هەڵبژاردن بۆ سەرۆکی کۆمار بکرێ واتە کلیلی کردنەوەی پێگەێنانی حکوومەت لێرەوە بە پەرلەمان دەڵێ ئەوە مەکەن کاندیدەکەتان بە کەڵک نایە و ئەو پرۆسەیە ئێمە لەگەڵی نین و نایڵین واتە خمەلە خۆمیتیانیم ئەبێت یەکی بەم ئەمە پەیامەکەیە و من تەکیدم زۆر جار لەسەرەوە کردوێتەوە ئەگەر یعنی بە احتیمالیەکی زۆرەوە ئەگەر حکوومەتیش تەشکیل ببێ باشە بەبێ سەدر طبعاً سەدر نایڵێ و حکوومەتە بەردەوام بێ ئەسڵەن جارێ نایڵێک تەشکیل بێ و لە هەمان کاتە ئەگەر تەشکیلیش ببێ ئەوە هەموو جمعەیەک و هەموو نوێژێ ئەبێ چاوەڕێ شتانە بکات بەس ئەم جارۆک و 2016 هۆڵی پەرلەمانیان شێواند چونکە ئەوجارە شکاندن هەبوو تێکدانی سیستەمی دەنگی ناو پەرلەمانی عێراق زۆر منەظەمتر بوو لەوەی 2016 ئەم خۆپیشاندانەی ئەمڕۆ یان با بڵێن ئەم حرەکەی ئەمڕۆ یان ئەم پەیامی ئەمڕۆ منەظەم بوو و نەخێریش ئەوی کە من زانی بێتم هیچ شتێکی تیان یەکە شکابێ نوێژیان کردووە ڕاستە ڕسم و شت گیراوەمانە بەڵام نەخێر ئێمە ئەو کاتێ لە پەرلەمانی 2016
هەندێکیان چوونە سەر کورسیەکانی سەرۆکایەتی کۆمار و چەکوشیانە سەرۆکاتی پەرلەمان عفو سەرۆکایەتی پەرلەمان ئەم جارش دیمەن هەبوو هەندێکیان دانیشتون لە شوێنی سەرۆکی پەرلەمان بووە بەڵام سێڵفیان گرت بوو ئەوشتانە خۆ دەزانیوانە گەنجن شوێنی پەرلەمان حەزیان لە شتانەیە ئەوە ناکاتەوەی کە کاری تێکدەرانەیان کردی بێ ینی با بڵین هەم لە سووتاندن هەم لە گرتن جاری پێشووتر لە 2016 پەرلەمانی پەرلەمانتارەکانیاندا و زۆرێک لە پەرلەمانتارەکان لە پشتەوە و بەدزیەوە بەمانە هات بەزەم جارەکە سیرێنە بۆ پەرلەمانتارەکان ئەگەرنە پێچێ ڕوبڕووی خۆی لە ڕاستی ئەم پرۆسەیە پەیامێکە بەردەوامە لە دوێژی هەینەوە دەستی پێ کردووە باشە ئیتر نازانای حرەکەکانی سەدر چۆنە چی شتێکی تر لە هەکبای بەس ئەوەی کە هەیە تەقەکردن نەبوو لە خۆپیشاندانەکە لە خۆپیشاندە لەناو پەرلەمانە نەبوو بەس لە دەرەوەی پەرلەمان لە هەر لە ناوچەی سەوزا چکە خۆتان نەزان ناوچەی سەوز زۆر گەورەیە هەر پەرلەمای لێ نییە سەفارەتی زۆربەی وڵاتانی دنیای لێیە ئەمانە عامی مەجلیسی وزەرا و مەجلیسی وزەرا واتە انجومەنی وەزیران هەروەها زۆربەی وەزارەتەکان لەوێن و زۆربەی ماڵی بەرپرسەکان لەوێن ئەمە پەیامێکە بۆ هەمویان کە دەستمە بن بۆ ئەم پەرلەمان لە هەموویان نزیکترەکە یەکەم جار بەوێ گەیشتن یاخود هەدەفەکە تەناو پەیامەکە لە پەرلەمانەوە هەمووی نزیکتر نییە خۆی تاوان ناوچەی سەوز چەند درگایەکی هەیە هەر یەک درگانیە بڵێن لە یەک شوێنەوە بڕۆین ڕەنگە لە درگای ترەوە هەبێت تقریبان وازانم 5-6 درگای ڕیسی هەیە کە گەر هەمووشی نەکرابێتەوە سێ درگایان معدل کراوەتەوە ناوچەی سەوز بەڵێ پێم وایە لە پەیامەکە بۆ پەرلەمان بوو ناشوێنی تر هەیە سەر درگای ئەو درگایی کە بەرامبەر هێنا سەرۆکایەتی کۆمارە پێشەوەی بگەیتە پەرلەمان منطقەی هینی لێە ئەو شوقەکانی ئەندام پەرلەمانەکانی لێە ئیستیزافەی ئەنجومەنی وەزیرانی لێە و سەرۆکی پەرلەمان تقریبان هەر ماڵی لەویایە سەرۆکی وەزارەتی خارجیە وەزیری خارجیە ئەمانە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم هەر لەویایە بەناوانەیە هاتوون بە تەکید هاتوون بۆ ئەوەی کە ئەو پەیامە بگەێنن ڕۆژی شەممە یان هەر کاتێکی تر ئێوە ئەم عملیە مەکەن کۆبنەوە مەکەن بەزوو تاقەکردنەوە بزانم ئەوانەی کە بینای پەرلەمانە پارێزن کوردن تەبەنەوە لە کاتی خۆی لە زمانی 2006 و 7 ئەو کاتە تەقینەوەی ڕوویدا لە کافتریای پەرلەمانی عێراق ئەندام پەرلەمانێکیش شەهید بوو لەو کاتەیە لە دوای ئەوە حراسەتی بینای پەرلەمانی عێراق درایە دەست هێزێکی کوردی طبعاً ئەوانی لێ بۆ بەڵێ باشە کوردن و پارتین هێزێکی زێرەبانی بەڵێ زێرەبانی باش بەز ئەو کولتورەی تەقەکردنەی کە لەوێ هەیە لە تەقە لە خۆپیشاندان ناکەن بۆچی لێرە لەم حاڵەتە نییە چ لە سلێمانی بێ لە هەولێر بێ هێزی ئەمنی خۆپیشاندەر بچێ سەر پەرلەمان بێگومان بەبێ وەڵامی تەقە و ئەوانە دەبێت بۆچی لەوێ هەیە لێرە ئەم کولتورە نیە ئەم کولتورێکی جوانە ئەگەر ئەوە ماوەڵە لەگەڵ خۆپیشاندان بکەیت تەقەکردن تەقەنەکردن کولتورێکی جوان لەوێ تەقە نەکراوە بەس وا بزانم چەند هینێگە بووە برینارێگە بووە ئەویش لە دەرەوەی پەرلەمان باش ئەوە هێزەکانی ئەمنی بوون هێزەکانی با بڵێن لەوەچێ قواتی سوات و دژە تیرۆری عێراقی و ئەوانە بوون لە ڕاستیە من پێم وایە پەیوەندی بۆ هەیە کە لەوێ ئەو چەند جار باسی ئەومان کردووە سیستەمێکی پەرلەمانی هەیە و نوێنەری خەڵک بەڕاستی نوێنەری خەڵکە و خەڵکیش اعتیبارێکی هەیە ینی بەداخەوە پەرلەمانی کوردستان یان با بڵێن ئەو سیستەمەگەر لێرە خەڵک بچێت سەدا مەزراوی حکوومەت بە تەقەوەڵام نادرێتەوە پێشترە بۆ بارگای حیزبەکان نەک بارگای حکوومەت بارگای حیزبەکان بینیومانە لە بەردەم بارگای حیزبە خەڵک شەهید بووە لە کاتی خۆپیشاندانەکانە بەداخەوە کە ئەوایە ئەوە نەبووایە بۆیە لە زۆر ڕۆ بەڵێ بە تەکی دەبێ باشترە ینی جار ڕێژەکەش حسابی ڕێژەکە بکە ئەو هەموو خەڵکی کە لەوێ دێتە ناو پەرلەمانەوە زۆر زیاترە دێتە ناو مەنتیقەی خەزراویان لە تەحریر هەرچەند بیرمان نەچێت لە خۆپیشاندانەکانی 2019 خەڵکێکی زۆر کوژرا و فترەیەکی زۆریش بوو چەند بزناو پەرلەمانە نەبوو بڵێن باش بەزۆکو ئەو پەیامە وتت پەیامی تێدایە بەس پەیامەکە بە دیاریکراوی بۆ کێ پەیامەکە بە دیاریکراوی بەپلەی یەکەم بۆ کێ ئیتاری تەنسیقیە لەناو ئیتاری تەنسیقیە بۆ مالیکیە و بۆ سێبەرەکانی مالیکیە ئێستا کێشەی محەممەد شیع سوودانی چییە کاک حەکیم چیە کێشەکەی محەممەد شیع سوودانی زۆر خاڵی ئیجابیتیایە وەکو شخصیەتێکی خۆی
بۆ زۆربەی لایەنەکان کەسێکە ئەتوانین بڵێن لەو کاتانەی کە وەزارەتەکانی بەڕێوەبردوو بە ڕسمی دوو وەزارەتی بەڕێوەبردووە لە ماوەی ڕابردوو و چەند جارێکیش بۆ وەکالەت هەندێک لە وەزارەتەکانی بەڕێوەبردووە کەسێکی تا ڕادێک سەرکەوتوو بە لە ڕاستیە و معتەدیلە و دیدێکی فراوان و قۆڵی هەیە بۆ کێشەکانی عێراق و حتا لە ساڵی 2019 لە دەوڵەتی قانون جیا بوویەوە تەنزیم عێراقە و ئیستیقالەی کردووە لە بابڵین مالیکی و ئەو دەست و پەیوەندەی بەڵام لەبەرەوەی ڕۆژێک لە ڕۆژان نزیک بووە لە مالیکیەوە و ئێستا کاندیدی ئیتاری تەنسیقیە دەبینیت کە ئەو تویتەی کە کرا نەزان بینی بێتانەوەی وەزیر القائد کە هینەکەی محەممەد صالح العێراقی تقریبا قسەکەری سەدر زۆربەی پامەکان لەوە ڕوا ڕسمی پیاوێکی سوودانی دانابوو ئەوەی ڕەشپێستەکان لە تەوقەیەگەکە سێبەرەکەی خۆیەتی لەگەڵ سێبەرەکەی خۆی لەگەڵ سێبەرەکەی خۆیەتی ئەمە ئەڵێت سوودانی سێبەری مالیکیە ئەم ڕۆژ دووبارەی کردەوە تەوان ئەمەی دووبارە کردەوە اینجا مزاحرات دەستی پێ کرد ئەوە تەکیدە لەسەرەوەی کە ئەوان بەڕشێوەیەکی منەظەم و ڕێکخراو بەزە و کەسایەتیە کە ساڵح محەممەد عێراقی خۆی هەیە هەنەر خودی سەدر ئەو تویتەرە خۆی هەیە و کەسێکە ئەتوانم بڵێم یەکێکە لە کەسە نزیکەکان و بڕوا پێکراوەکانی مقتەدا سەدر و بزانم باسی وە شەکری ئامۆزای خۆیەتی کوڕی محەممەد سەدر شتێکی لەو بابەتە باش بەس دوای ئەوە پێ دوایە پاشخشێتەکە چوارچێوی هەماهنگگی بیر نەچێ با و پرسیارە بۆ ئیکەم تویتەکانی محەممەد صالح العێراقی هەیە لە هەمان کاتا تویتی مقتەدا خۆشی هەیە ئێستا بۆیە دوو کەسی جیاوازن یعنی مقتەدا وتی نوێژەکەتان بکەن و بگەڕێنەوە بەڵام ئەو سێبەرەکەی دانایەوە جارێکی تر چکە دوێ نێژدای ناکە سوودانی کاندید کرا ئەمڕۆ کە پێشەوەی کە ئەوەی دانا خۆپشاندان دەسی پێکرد لە زۆر شتا بڵێن ڕێکەوتووە دوو تویتیان هەبووە ڕاستە تەواوکەریەکەن یعنی ئەمڕۆ جگەلەوە مقتەدا تویتێکی تیری کرد بەهۆی شاری حرام محەڕەمەوە بۆ ئەوەی کە مسلمانان چی بکەن و چۆنەکەن چۆن ڕێزی ئەو بگرن کەواتە نەخێر دوو کەسی جیاوازن باشە بەس وا دەکات چوارچێوی هەماهنگگی پەشیمان بێتەوە لە کاندیدکردنی محەممەد شیع سوودانی کاندێکیان بگۆڕن یاخود ئەمە کاریگەری نابێت ئەزانی ئەگەر لایەنەکانی ناو ئیتاری تەنسیقی بیرمان نەچێت ئەوانیش خۆیانە ناو خۆیانە ناڵێم دوو بەشن بەڵام جیاوازیان هەیە لە بیرکردنەوەدا حتا پێش کاندیدکردنی سوودانیش باشە جیاوازی زۆر هەبووە بۆ نمونە هادی عامری و عمار الحەکیم لەگەڵ ئەوانە بوون کە حکوومەت بەبێ سەدر تەشکیل کرێ بۆیە ماوەیەکی زۆری پێخایەن هەرچی دەوڵەتی قانون و نووری مالیکی و قەیس الخەزعەلیە ئەمانە بە توندی مصرن لەسەرەوەی کە ئەبێ حکوومەت تەشکیل کرێ ڕەنگە ئەمە زیاتر گوشارەکان لەسەر ئیتار زیاترکە بەوەی کە جارێکی تر مراجعەیەکی خۆیان بکەنەوە چکە بیرمان نەچێت ئەگەر دانیشتنی ڕۆژی شەمە بکرێ و بەم شێوەیە ئەم پەیامە هاتی بێ و ڕۆژی هەینیشمان هەیە کە دائیمە ڕۆژانی هەینی ها ڕۆژی جومعە و نوێژ و خواپەرستی نییە خۆپشاندار لە باشە بەس ئێستا بڵین هیچ پامی شتێدایە بۆ کوردستان ئەو خۆپیشاندانە مەدەنی ڕەنگە خەڵک هەندێک زۆرێک لە بێ هیوایی بێڵێ خەڵک ناتوانێت بە مەدەنی دەسەڵات ناچار بکات حکومت ناچار بکات هیچی تێدایە بۆ خەڵکی کوردستان لە ڕۆمەدەنیەکەیەوە لە کوردستانە ئەو هێزە ئۆپۆزیسیۆنە نییە یان ئەو کەسایەتیە نییە کە بتوانێت بەو شێوەیە شەقام بژۆڵێنێ باشە یعنی ئەمە کەسێکمان نییە بۆ نمونە بەیانی تویتێ بکە خەڵک 10,000 کەس بێتە دەرەوە نایەت باش بەجددی تۆ ئاگادێ بوو لە نوێژی هەینیە هەرچەند من باوەڕمە 2 ملیۆن نییە بەڵام نزیکەی ملیۆنێک کەس هاتووە لەبەر ئەم هۆکارە و تا ڕادەیەک بەهۆی شکستی ئۆپۆزیسیۆنەوە لە پێشتر لە ساڵانی ڕابردوودا یعنی ئێمە تەجروبەکەی ئێمە زووتر دەسی پێکرد ساڵی 2009 2008 ئەوانەکە بزوتنەوەی گۆڕانیان با بڵێن هەندێک لایەنی تر ئۆپۆزیسیۆن بوون بەداخەوە لەناو نەک نەیانتوانی بۆ شێوەیە بن لەگەڵ شەقام و لەگەڵەوە لەناو خۆشیانە هات درزیان تێکەوت
ئەمە جۆرێک لە ناومێدی دروست کردووە لە لای خەڵک کە با بڵێن ئەگەر هێزێکی ڕاستەقینەی خەمخۆری خەڵکیش دروست بێ بۆ شێوە نەبێ بەڵام خۆبەتەکی نابێ هەروە بمێنێتەوە یعنی خەڵک کە ناڕزایەتی هەیە کە گلەی هەیە لەسەر ئەو وەزعی کە لە کوردستانە هەیە ئەوسمێ نابێ خەڵک بێ بێ لە شاری مەدەنیەوەی تێدایە نابێ بێ ئومێد بێ ئەزانی تۆ ئێستا بۆ منە خەڵکێکی زۆر بەردەوام باز لە گرانی بازینەکە باز لە گرانی ناو بازارەکە باز لە نەعەدالەتیەکە باز لە نەبوونی خزمەتگوزاری و نەبوونی تاعینات و دواکەوتنی موچە و ینی ئێستا بۆ منە ئەم مانگەکە ئێمە باسیەکەین قەرار وا بوو 25 مان دەست پێ بکە جدوڵێکیشیان بڵاو کردەوە تا ئێستا دەستی پێ نەکردووە چەند کەممان هەیە کە لەم کابینەیە چەندێکە چەند وەختە ئەمە ئەم شتان هەمووی دووبارە ئەبێتەوە ئەی بۆ خەڵک قسە ناکە باشە پرسیارێکی تر لە بەغا ئەم شتانە هەیە من بەراوردی ئێرە بە بەغا ناکەم ئەبێ ئێمە زۆر لە پێش بەغاوە بووینە چکە مێژووی حکومڕانی ئێمە هیچ نەبێت 10 ساڵە پێش بەغایە و لە ڕووی گەندەڵیەوە بە تەکید هەمومان نەزانین با کەسەوە قسە نەفرۆشێتەوە پێمان لە بەغا گەندەڵی زۆر هەیە بەڵام خۆی ئێستا خەڵک ئەمەی لە کوردستانە هەیە هیچی ناوێت جگەلەوەی کە موچەکەی بیتێ هیچ دەبێ بنزین نەکەت باوکو بەغا بێ بنزین و نەوت و گازەکە خۆ ئێمەش بەپێی حەزبی خۆمان بەقەدەر بەغا نەوتە فرۆشین یعنی کاڵم حەزمی خۆمان ژمارەی دانیشتووان بەڵێ خۆ منەزانم 500,000 بەرمیل بەقەدەر 3 ملیۆن بەرمیل و نیویان 4 ملیۆن بەڵام ئێمە چێ پارێزگای 35 ملیۆن ئێمە 6 ملیۆن بەڵە 35 بە 6 هەر لە ڕووی محافەزاتیشەوە ئێمە بە هەڵەبجەوە گەر حسابی هەڵەبجیژوکو محافەزەیەک ئەوە 4 محافەزە ئەوان 15 محافەزەی گەورن بەغارە خۆی بە نزیکەی 9 ملیۆن ئینسانی تایە مەبەستم لە چییە خۆ ئەگەر بێتە سەر واریدات و داهات ومانە ئێمە بەقەدەر ئەوانمانەیە ئەی بۆ لەوێ کەس تا ئێستا کەس لەوێ مزاهرەی کردووە بۆ ئەوەی کە موچەکەی دواکە کەس ناوێری موچە ببڕێ لەوێ کەس موچە ئەبڕێ یان ئێستا من معلوماتم ئێستا تەموزە بم گەرمایە بەرمیلێک نەوت بە 275,000 دینارە نەوتی سپی بەڵێ بێ پاییز و زستان چی دەبێت مەبەستم لەوەیە کە خەڵک لەوێ بەو سیستەمە ڕازی نییە بەڵام لە هەمان کاتە ئەگەر قیاسی کەی لە هەندێک حاڵەتە لە ڕووی ئەو شتانی کە باسمان کرد وەزئی لە ئێرە باشترە ڕەنگە ئێستا ئەندێک کەس بڵێ ئەو شانوباڵی بەغا و چی و نازانم داگیرکەر و شۆکە داگیرکەری چی شتی چی هەیە کێمان هەیە تەسحێمان نەدابێ بەدەست عەرەب و ئەوانەوە بەڵام خۆ ئێستا خەڵک هەیە 1000 خۆزگە ئەخوازێ بۆ پێشتر بۆ وامان کرد لەبەر گەندەڵێکە لەبەر ئەوەیە کەکە تۆ وەرە هیچ نەبێ شتە سەرەتایەکانی حیاتی بۆ دابین کە بزانە کەس بیر لە مزارە و لە چی و لەمانەکە جا بۆ چینەوە بۆ پرسیارەکە خەڵک لێرە ناومێت کراوە بەڵام نابێ ناومێت بێ ئەبێ هەوڵ بدا بەڵام ئەم ناومێدی شەر لە بەرژەوەی دەسەڵاتدانی وایە بەتەکید هەر دەسەڵاتێک ئەگەر ڕەقیبی بەسەرەوە نەبێ کە خەڵک خۆیەتی بە دەرەجە یەک بە ئارەزوی خۆی گەندەڵی ئەکا نائەدالەتی ئەکا کوشتن بڕین ئیهانەکردن نائەمنیەت نائیستیقرار نەبوونی خزمەتگوزاری و لێدان لە ڕۆژنامەنووس بیر و ڕای ئازاد نامێنە چیچی بەڵام کە خەڵک خۆی وعی هەبوو جەریء بوو لەسەر مافەکانی خۆی هەر دەسەڵاتێک بێ ناچارە بێ کە ملکەچی بێ پێشوازی لە داواکانی کا بۆ جێبەجێ بکە یان عەلە لەقەل لە انتخابات و لە سیستەمی دیموکراسیە عقوبە وەرەگرێ و باش جێ دەڵێ باش بینەوە سەر بەغدا ئەمە کۆتا خۆپیشاندان دەبێت یاخود ئایا سەردەکێشێ بۆ پێکدادانی چەکداری یاخود سەدر ئەوەی ناوێ پێکدادانی چەکداری دروست بێت لە نێوان بۆنمەوەی هێزی سەربازیە لایەنەکانی تریش تا ئەم مەرحەلەیە سەربازی و میلیشیان هەیە تا ئەم مەرحەلەیە سەدر نایەوێ ئەوە ڕووبدا چکە بیرمان نەچێ ئیتاری تەنسیقی لە پشتی و باگراوندی ئیتاری تەنسیقی بریتیە لە ئێران و ئیتاری تەنسیقی ئەم هێزانە حەژنیان هەیە هێزی چەکدار و میلیشیای گەورە گەورەیان هەیە کامیان هێزیان زیاتر لە ڕووی سەربازی لە ڕووی سەربازی و ئیتاری تەنسیقی زیاترن چکە زۆرینەی حەشدی شعبی سەر بە ئیتاری تەنسیقین کەتائیبی حیزب الله و نازانم جەماعەتی قەیس خەزعەلیە و هادی عامریە بەدرە ئەمانە و حتا مالیکی چەند هێزێکی تری هەیە بەڵام لە ڕووی شەقامەوە ئەزانین کە جەماوەر و شەقام لە دەستی
سەدرریەکان هەیە بە تایبەتی لە پایتەخت لە بەغا بۆیە بۆ ئێرانەکانیش خواسێکی لەو شێوەیان نییە ئەمریکیەکانیش خواستیان لەوە نییە بەڵام ئایا پرسیارەکە ئەوەیە سەدر بە ئاسانی داهانیشێ بەم شێوەیە نەخێر ئایا سەدر کە یەکەمی هەڵبژاردنەکانە لە خاوەنی 73 کورسی پەرلەمانیەوە هاتووەتە دەرەوە هەبوو ئەو هاتووەتە دەرەوە سیر بکە نەخێر باش ئایا سەدر بە شەریکایەتی ڕازی نەبوو ئێستا بەوە ڕازیە بێ هیچ نەبێ ینی ئەو بە نیوە ڕازی نەبوو ئێستا بە سفر ڕازیە بێ نەخێر باش ئەی چی دەکا پێ دوایە خواسی چیە دوایەوە یاخود دەیەوێت حکومە قسە لەسەرەوەی بازەوەکەکەوان لە ١٤ پۆستەکانی حکوومەتەکەی کازمیان هەبێ بیانەوێت بمێنێتەوە حکوومەتە هیچ پەیوەندێکی بەوەی خۆپیشاندانکە بیانێ مستەفا کازمی بمێنێت باشە لە ١40 خۆ ئەگەر لە پەرلەمانیش نەکشانایەتەوە هەر لە ساچلەکەیان وەرەگرت ئەگەر زیاتریش نەبووە ئەو کاتە لە پەرلەمانیش ئەمانەوە و تەسیریشیانە بوو لەسەر شەقام و یان ما بڵێن لەسەر ئەو حکوومەتە و سەرۆکایەتی حکوومەتیش ئەیانتوانی کاندیدیان هەبێ بەڵام بە شەرتێک جەماعەتی ئیتاری تیابێەوەی و نابێ ئەوانی تیابێ یەک دوو لایەنیان نەبێ ئەوانی تری ڕەفز کردبووە باش کە ئێستا ئەوان بە ئەوە ڕازی نییە سەدر بەوە ڕازی نەبووە کە کەسی لەگەڵا بێ ئێستا ڕازیە بێ بەوە کە خۆی هیچ بێ ئەمە پرسیارەکە بەسەر پێیان خۆش حکوومەتێکی مستەفا کازمی بمێنێتەوە لە ڕاستیە خۆی کێشەکە بەم شێوەیە سەدرەوێت ئەم حکوومەتە بەردەوام بێ بە مەرجی دیاریکردنی ڕۆژی انتخاباتی داهاتوو ئیتر 6 مانەیان ساڵێکی ترە ئەم حکوومەتە تەصریف ئەعمال بێ پرۆژە قانونی تعدیلکردنەوەی قانونی انتخابات مستەفا کازمی و ئەم حکوومەتە بینێرێ بۆ پەرلەمان و ئەمە بکە ئەگەر موازنەیەک هات ئەوەش تێپەڕێنێ و کۆتایی بەکارەکانی ئەم پەرلەمانە بێ بەڵام ئیتاری تەنسیقی پێ تقریبا ئەوانش نیان شاروەتەوە یان حەزەکەن انتخابات بکرێ هەندێکیان بە تایبەتی مالیکی تەئییدی لێ کردەوە بەڵام انتخاباتەکە لە تونێلی حکوومەتی ئەوانەوە بڕوات ئامادەکاریەکانی و با بڵێن پرۆژە یاسا تعدیلکردنەوەی پرۆژە یاسای قانونی انتخابات ئەمریکان و شتەکانی هەمووی ئەوانە بێت بۆ ئەوەی کە لە بە حکوومەتی مستەفا کازمی نییە بۆی چوارچێ مانگی بۆ ئەوەی کامەکاری بۆ هەڵبژاردن بکات خۆیان تۆمەتباریان دەکرد کە و بەشێکە لە تەزویر ئەوان هەر لە سەرەتاوە کێشیان لەگەڵ کازمیە بووە جەماعەتی ئیتار زۆر ینی کەم و زۆر یعنی بە تایبەتی حەشدیەکان و لە دوای کوشتنی قاسم سلەیمانی و ئەبوو مەهدی موهەندیس لە دوای مزاهرەکانەوە و لە دوای ڕوخانی حکوومەتی عادل عەبدولمەهدی چووکە عادل عەبدولمەهدی لە ئیتارەوە نزیکتر بوو لە تەیار ئەو کاتە ئیتار نەبوو بەڵام لەلایەنەکانی ناو ئیتارەوە نزیک بوو ئەوە بوو خۆپیشاندان دەستی پێ کرد تقریبا بە وا لێکدرایەوە کە سەدرە عادلی لاداوە و مستەفا هاتووە باش کاتمان کەمەوە بەس سەبارەت بە خۆپیشاندانی تر دەکرێتەوە پێ دوایە و دروشمەکان چی بوون ئەمڕۆەوەی کە لە ناو پەرلەمانە خۆپیشاندانی ترەکرێت و بیری نەچێت لە نوێژی هێنیە تویتەکەی مختەدا ئەڵێ ساڵی عەمەل ساڵی ئیسلاح ئەم ساڵی چاکسازیە و نوێژەکان بەردەوامە بن بە شێوازی تر خۆپیشاندانە کرێتە ئەو کاتەی کە حکوومەت ئەگەر پێکیش بێت بەردە ئەو کاتە بیانووی کارەبا و ئەم جۆرەشتانەوە بە تەکید خۆپیشاندان بەردەوامە بێت باش بەس لە نەکانی چوارچێوی مانگی ئێستا خەریکین شەمە پێدای کۆبنەوەی پەرلەمان بکرێ و بازی ئیسماعیل قائانیش دەکرێت کە ئەو لە بەغدا بێت والله ئەمە ڕسمانەی کە تۆ سەیریەکەیت و ئەو بینیتە ناو پەرلەمان نازانم ئەگەر بیان دانیشتن بکەن ڕەنگەشتەکە بەرەو ئەو بچێکە با بڵێین ڕووداوی نەخوازراوی لەبێتەوە جارێکی بچنەوە پەرلەمان یەکێتی و پارتی نابێت سەرتاوان ڕێبکەون ئەگەر کۆبنەوە هەفتەی داهاتووش بکرێت ئەم کێشەیە با بڵێن سەرۆکایەتی کۆمارە سەرۆکایەتی کۆمارە تا ئێستا یەکێتی و پارتیش ڕێک نەکەوتووە هەردووشیان مسەرن لەسەر ئەوەی کە کاندیدەکانیان هی خۆیان بێ هەرچەندە پارتی تاکیدی لەسەرەوە کردوێتەوە کە باڵێنە مەسەلەی بچێتە پەرلەمانی کوردستانەوە یان لە ناو فراکسیۆنەکانە بێ یان با مڕەشەحەیەکی هاوبەش لە دەرەوەی دکتۆر بەرهەمەوە بێ ئەمانە هەمووی بەڵام هیچ شتێکی تازە ڕووی نەداوە باشە هیچ بڵێن سەدر دوایەوەی کە تویتی لەسەر دکتۆر بەرهەم کرد هیچ کاریگەریشی نەبووە
بە تاکید کاریگەری ئەبێ خۆی لە ڕاستیە ئەگەر بە تایبەتی ئەمەی ئەمڕۆ کە ئاوا دژی شیع سوودانین ئەگەر ئەمانە ئیطار ئەمە بکەن تەواوی تر یعنی ئیعلانی شەڕەکەن لەگەڵ مقتەدایە. باشە بەس محەممەد شیع سوودانی خۆ هیچی کردووە دژایەتی سەدر ئەو مالکی شەریان هەبوو مالکی شەریان هەبوو لە 2008 جەیشی مادی زۆر بڵێن هێرشیکردنە سەری ئەوانە لای مالیکیەوە بەس ئەو هیچی لەگەڵ هەن ینی بە ئاشکرا ئەڵێ ئەمە سێبەری مالیکیە کە سێبەری مالیکی بێت هیچ فەرقێکی نییە هەر وەکو خۆی وایە ئەمە ئیزافەتەن بۆ ئەوەی کە ئەم هاتووەتە دەرەوە بۆ ئەوە ناتوەتە دەرەوە سیرکە سەیری شانۆکەکە بۆ ئەو هاتووەتە دەرەوە تەواو ئەوان لە سەدریان تێکدا لە ڕێگەی محکەمەی ئیتیحادی و کاریگەری ئێرانیەکانەوە یەک لە سەرسەی پەکخەر ئەوانە ئێستا سەدر بە شەقام و بە نوێژ و بەوانە لیان تێگەیە پارتی و سونەکان پێیان خۆشە خۆپیشاندانی سەدر بەتەوەقع من پێیان خۆشە بەڵام مەرجی هەموو سونەکان مەرجدی هەموو ئەوان شکە هەندێک ئیشخاقیان تێکەوت جەماعەتی ئەبوو مازن هات وازیان هێنا لەگەڵ هەلبووسیە لە دوای ئەوەی کە ئەمڕۆ داوانە هاتنەوە یعنی هاتەوە بەرەی ئەوان شکۆ لە ئەوەن ئاسایی ئیترەمەوە بە ڕۆژ بەعامە لەو شتەکەن باشە بەس وەکو تێڕوانینی بۆ کورت لەگەڵ بەڕێژی پەرلەمانتار بوو محەممەد شیع سوودانی بەڵێ تێڕوانینی بۆ کورت بۆ ناوت بۆ پەیوەندیەکان بۆ دارایی چۆنە لە ڕاستیە قۆڵ بیرەکاتەوە محەممەد شیع پیاوێکی هەمن و لەسەر خۆیە من چەند جارێک بەیەکەوە بووین پەرلەمانتار بۆوانە و کەسێکی متەفاهمە لەناو ئەو کاندیدانەی کە باس کرا بۆ ئیتاری تەنسیقی لە هەمویان باشتری هەڵبژاردەوە بەڵام وەکوتم ئەم سێبەرە سەری لە تێگاوی شەڵار نەچوایەتە بەرخۆر بەڵام بەنیسبەت کوردەوە هەمومان بینیمان کە تویتەکەی زۆر بە وازەحی لەسەر مەسلەی نەوت و غازی هەرێمی کوردستان کەی کراوە دەڵێت لە مانگی دووسیا کرا لە دوای بڕیارەکەی محکەمەی اتحادیەوە دەڵێت کە ئەبێت هەمووی بگەڕێتەوە بۆ حکوومەتی اتحادی و نەوت و غاز سەروەتی هەموو عێراقیەکانە و یعنی تەکی دەکاتەوە لەسەر ئەوەی بڕیارەی محکەمە بەڵام ئایا ئەمە با بڵێن خاڵێکە جێگەی گۆڕانکاری نییە ئەو جارێک کێشەی تری هەیە بۆیە من تەسەورەکەم ئەم خاڵش لە لای پارتی بە تایبەتی مەرجە بۆ بەژاریکردن لە حکوومەت نەزەری بە نەزەری ئاعتیبار وەرگیرێت چکە هەتا ئێستا گوێمان لێ نەبووە هیچ لێدوانێکی پێشوازی لێ پارتی پێشوازی لێ بکە لە ئاسی حیزب و لە ناو پەرلەمانیشە پارتی و یەکێتی لە بارودۆخێکدان کە بتوان مەرجی خۆیان بسەپێن ئێستا بەسەر لایەنەکان بۆ بەشداری لە حکوومەت ئەگەر پێک بێن خۆی لایەنەکان بە تەواوەتی بەش دابەش بوون و پارتی و یەکێتیش دابەش بوون هەمومان نەزانین کە یەکێتی لەگەڵ ئیتارایە و پارتیش لەگەڵ سەدرایە چەندە سەدر جێی هێشتووە بەڵام ئەو حاڵەتی کە هاتووەتە ئاراوە زیاتر ئەوە ڕێ ئەومان پێڵێکە بەیەکەوە بەردەوامن باشە بەس ئێستا هیچیان لە بارودۆخێکدان کە بتوان مەرج بسەپێنن بە ئەوکوەوە ناپۆست وەکو داواکاری ئەوەی کە پەیوەندی بە پێکێنانی حکومەت ئێستا مەسلەی داواکاری و خاڵ بنووسەوە و داواکاریەکانی کورد و ئەوەی کە جاران ئێمە یعنی هیچ کەسێکم نەبینیوە یان گوێم لێی نەبووە هیچ لەبەر پۆستەکە کارنامە شتیان لەبیر چۆتەوە نازانم توشم تابعاکەی تا ئێستا ئەوەی لە مانگی دەو انتخابات کراوە لە دوایەوە ئەم شەڕە دەستی پێ کردووە شەڕی پێگەێنانی حکوومەت باشە گۆلێک ئینەوە بووە بڵێ ئەمە داواکاریەکانمانە بڵێن مادەی 140 کەرکووک ئێستیحقاقی پێشمەرگە دەسەڵاتی هەرێم چی ئەوەی کە جارانەمان هیچ شتێک لەوانە باز نەکراوە مەسەلەی بودجە نەوت گاز موچەی فەرمانبەران ئەمانە هیچی دیاری نییە کەس نازانێت لە وەفدەکانە باسی ئەمان ئەکریانە بەڵام هەر ئاگامان لەوەیە کە ئێمە کاندیدەکەمان ناگۆڕین ئێوەش ئێوەژە بێبی گۆڕن هەر ئەمەیە بەڕاستی باشە بەزۆکو پارتی ئێستا بۆ چوونەکان گۆڕاوە لەبارەی چکاوەستا پێشداوای حکوومەتی زۆرینەوە ئێستا باسی تەوافق و شەراکەت و سازان و هاوسەنگی کەزانێ پارتی ئەوەی کە بۆ خۆی پێخۆش بێ ئەبێ هەموو کەسێ پێخۆش بێ و بە پێچەوانەیشەوە یعنی بۆ نمونە ئێستا بە سەراحە دەگەراوە بە دوور بەربێلایەنانە سیرکەین پێشتر بەبێ ئاگاداری ئیتاری تەنسیقی وەکێتی و ئەمانە چوو لە پەرلەمانە سەرۆکایەتی پەرلەمانی هەڵبژارد ئەوانی کە لە دەرەوە بوون
کێشەیەکی گەورەش ڕوویان لە جلسەکەی ئەوانە بۆ ئەوی مەسەلەی محمود بەشەدانی و خۆی بورانەوە و بردیان بە خزقەکانی وەکو شانە یەکوا بوو ئەو کاتە سێ لایەن بوون کەس لەو کاتی ئەپارتی باسی ئەوەی ناکرد بە بڕۆین بۆ پەرلەمانی کوردستان دەنبیت لەسەرەوەی کە بەیەکەوە بینیان کاندیدەکەمان بۆ سەرۆکی بۆ جێگیری سەرۆکی پەرلەمان وا بوو باسی حکوومەتی تەوافقیش نەدەکرێت هیچ هەراویان و ئەغلبی لەگەڵ سەدرەکانە بوون و تاکیدیان لەسەرەوە کردەوە کە عێراق تەحملی تەوافق ناکا و حکوومەت فەشەل لێناوە لە پێشترەوە بێ شتێکی تازە ئێستا کە سەدر ڕۆشتووە وتە نازانم داوایەوە کەن کە بینێنەوە بە پەرلەمانی کوردستانیان بیدەنە فراکسیۆنە کوردستانیەکانیان بە یەکەوە بە هاوبەشی ئەمە ناکاتە ئەوەی کە ئیش لەم مینەیە بێت وایە زیاتر زۆر بە کورتی حکوومەت پێک دێت من بە ئاسانی نابینم تشکیل بێ ئەگەر تشکیلیش بێت تەمەنی کورتە سپاس دەکەم زۆر سپاس بۆ دکتۆر بەختیار شاوی سپاسی ئامادەبوون دەکەم بەڵێ بەڕێزان دوای ناوبڕەکە لە بەشی دوم باسی گردنەوەی فەرمانبەرانی گرێبەست دەکەین لەگەڵمان ببێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کۆمپانیای ئاکۆکەریم ئەزمموی چەندین ساڵ لە دابینکردنی ئەلەمنیۆمی ئازل و سیستم و دەبڵ شوشەی سکۆریت و لوئی دژەخۆر. جوانترین مەحاجەرەی مۆدێرن و کلاستی هەمیشە نوێگەری دیزاینی ناوازە و دەگمەن. ئەزمونێکی زۆر و کارامەیی تەواو لە جێبەجێکردندا دەرگا و پەنجەرەکانمان بێهاوتایە لە کوالتی و مانەوەدا جوانیەکی شایستە بە بیناکەت دەبەخشین لەگەڵ ئێمە دڵنیایت کە هەڵبژاردنەکەت دروستە تۆش ماڵێکی ئارام و ژیانێکی جوانتر هەڵبژێرە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە هەردامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز دەچین لای کاک ستار نوێنەری فەرمانبەرانی گرێبەست کاک ستار سعید کە لە سەی سادقەوە لەگەڵمانە سوپاس بۆ ئامادەبوون کاک ستار بە دیاریکراوی ئامانجی گەربوونەوەی ئەمڕۆی فەرمانبەرانی گرێبەست لە بەردەم ئەنجومەنی وەزیران چی بوو و ژمارەی فەرمانبەرانی گرێبەست بە شێوەیەکی گشتی چەندە لە هەرێمی کوردستان؟ سڵاوتان لەبێ کاک حەکیم ئەم کاتتان باش بەڵێ ئێمە ئەمڕۆ وەکو فەرمانبەرانی گرێبەست لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستانەوە ڕۆشتین بۆ هەولێری پایتەخت بەردەم ئەنجومەنی وەزیران هەرچەندە چەند جارێکی تر ئەو کارەمان کردبوو ئامانجی سەرەکیشمان لە ڕۆشنەکە بۆ بابەتی بە هەمیشەیکردنمان بوو دیارە لە جارەکانی پێشووتر ئەنجومەنی وەزیران هەموو کاتێک وەڵامی ئەویانە داینەوە کە بابەتی ئێمە ڕەهەندێکی دارایی هەیە بۆ ئەو بابەتەش پێویستە ڕێی وەزارەتی دارایی بە ڕێبەرایەتی گشتی بوجە وەربگیرێت ماوەیەک بەر لە ئێستا مانگی 6 بە تەقریبی لە 6 کە کاتە تقریبان مانگێک بەر لە ئێستا بە ڕێبەرایەتی گشتی بوجە وەزارەتی دارایی وەڵامی ئەنجومەنی وەزیرانیاندا بۆ بە راپۆرتێکی تێر و تەسەل
کە پێگاتە بوو لە دوو وەرەقی ئەیفۆر لەسەر جەمزانیاریەکانی لەگەڵ سیدیەک هاوپێچ ئەنجومەنی وەزیران بڵێن هاوپێچ کرابوو بۆ ئەنجومەنی وەزیران نێردا بوو داتا و زانیاری سەرجەم فەرمانبەرانی گرێبەستی لەخۆ گرتە بوو و تێیدا ئاماژە بەوە کرابوو کە ئەگەر فەرمانبەرانی گرێبەست بکرێنە هەمیشەی هیچ بارگرانێکی دارایی دروست نابێت لەسەر حکومەت وە بڕی موچەی گەڕاوەکەش دیار بوو ملیارێک و 757 میلیۆن دینار و بە تەقریبی ئاماجی سەرەکی ئێمە لە ڕۆشتنەوە بۆ بەردەم ئەنجومەنی وەزیران بەوە بوو کە ئاخۆ ئەنجومەنی وەزیران یان سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران پلان و بەرنامەیان چێ بۆ بە هەمیشەیکردنی فەرمانبەرانی گرێبەست کە ئەم راپۆرتیان ئەکاتە سێەم راپۆرت لەسەر یەک کە لە وەزارەتی دارایی و ئاڕاستی ئەنجومەنی وەزیران کرابوو ئێمڕۆ ئەمە ڕۆشتین بۆی کە جەخت لەوە بکەینەوە و وەڵامێک جدی وەربگرینەوە لەسەر ئەو بابەتە باشە بە دیاریکراوی ژمارەتان چەندە و ئەمڕۆ ئایا حکوومەت هیچ بەڵێنێکیان پێدان سەبارەت بە ئەوەی کە بکرێن بە هەمیشەی کاک حەکیمیان بە دیاریکراوی لەسەر جەم وەزارەت و فەرمانگەکان ژمارەمان زیاترە لە 25,000 فەرمانبەری گرێبەست ئەمڕۆ حکوومەت سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیران بە دیاریکراوی دکتۆر مێت سەباح و ستافەکەی وعدی ئەوان پێداین کە لە یەک دوو کۆبوونەوەی داهاتووتری ئەنجومەنی وەزیران ئینشاءڵڵا بابەتی بە هەمیشەیکردنی فەرمانبەرانی گرێبەست بخرێتە کارنامەی بەرنامەی ئەنجومەنی وەزیرانەوە. باشە بە زۆکو بنەمای یاسایی ئێوە کە دەڵێ لە ڕووی داراییەوە بارگرانی دروست ناکەن بەڵکو نزیکەی 2 میلیارد بە حکوومەت دەگەرێتەوە گەرەوە بکرێن بە هەمیشەی لە ڕووی یاساییشەوە بنەمای یاساییتان هەیە بۆ دامەزراندن پاڵپشت بەڕێنمایی هەبێت کە ئێوە چەند ساڵ خزمەتتان ئەوێ بکرێن بە هەمیشەی؟ بەڵێ ڕێنمایی دارایی ژمارە 39 و ژمارە 42 ساڵی 2013 هەیە لەسەر ئەو بابەتە کە ئەگەر هەر فەرمانبەرێکی گرێبەست ماوەی 3 ساڵ خزمەتی هەبێت لە هەر فەرمانگەیەک بەبێ دابڕان و تەمەنی گونجاو بێ بۆ بە هەمیشەیکردن واتە بە نزیکەی 15 ساڵ خزمەتی ما بێ بۆی لەو فەرمانگەیە کار بکە و پێویستی نێو فەرمانگەکەی بێ ئەوە ڕاستەخۆ ئەو فەرمانبەرە ئەنجومەنی وەزیران و حکوومەت ئەتوانێت بکاتە هەمیشەی بەڵام بەداخەوە ئەنجومەنی وەزیران کار بەم نووسراوانەی خۆی بەم بڕیارانە یاخود بەم ڕێنمایانە ناکات ئەوەش جێگەی نیگەرانی ئێمە و فەرمانبەرانی گرێبەستە بەگشتی و لە ساڵی 2013 هەتا ئێستا هیچ تاعیناتێکی ڕسمی بوون نەکراوە ئەکرێت لەم لاولاو چۆن بڵێ بە شێوەی لابەلا خەڵکانێک کرابن بەڵام ئەوەی کە دیارە و ئەوەی کە ئاشکرایە فەرمانبەرانی گرێبەست کە مافێکی یاسایی خۆیانە هەتا ئێستا نەکراونەتە هەمیشەی سەرڕای ئەوەی کە لە ساڵی 2013 تا ئێستا بەپێی ئەو داتانی کە دەست ئێمە کەوتووە بەڕێز حازم ئیسماعیل بەڕێبەری گشتی خانشینی لە هەرێم چەند جارێک گوتوێتی کە تقریبان زیاتر لە 43,000 فەرمانبەری هەمیشەی لەسەر جەمدام و دەستگاکانی حکوومەتی هەرێم خانەنشین بوون. ئەگەر حکوومەت بڕیارێک بدات تەنانەت ئێمەش لە جێگەی ئەوانەدا بنێ هەر دیارە هێشتا بەلایانی کەمەوە 20,000 تر ئەمێنێ بۆ ئەوی کە جێگەی ئەو خانەنشین بووانە پڕ بکەینەوە بەڵام بەداخەوە حکوومەت ئەو بڕیارە دروستانە نادات. باشە بەس کاک ستار مادام بەڕێزت دەڵێی بەپێی نووسراوی وەزارەتی دارایی بێ 2 میلیارد دینار نزیکەی 2 میلیارد بۆ حکوومەت دەگەڕێتەوە گەر ئێوە بکرێن بە هەمیشەی ئەی بۆچی نایکەن مادام ئەو 2 میلیارە بگەڕێنێتەوە بارگرانیش لەسەر حکوومەت کەم کاتەوە هیچتان پرسیارێکی ئاواتان ئەمڕۆ لە سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و ئەوانەی کە لەوێ ئامادە بوون هیچ پرسیارێکتان ڕوبەڕووکردنەوە لەو بارەیەوە؟ بەڵێ نوێنەرانی ئێمە کە چوو بوونە کۆبوونەوەکە لەگەڵ ستافی ئەنجومەنی وەزیران دانیشت بوون تقریبا 2 ساعات گفتوگویان کردبوو لەسەر ئەو بابەتە ئەمەشەشان بەو خاڵانە کردبوو کە ئێمە مافێکی یاسایی خۆمانە و ئەوەش راپۆرتەکانی بەڕێبەراتی گشتی بوجە وەزارەتی داراییە کەی سنمێنێ هیچ بارگرانێکی دارایی دروست نابێ ئەسڵەن لە ئێستا حکوومەت کە بەرنامەی چاکسازی هەیە و ئێوێ خەرجەکان کەم بکاتەوە ئەمە دەرفەتێکی باشە بۆ حکوومەت کە ئەتوانێت ماگانە سوودە و بڕەپارە وەربگرێت کە بۆی ئەگەڕێتەوە کە بە تقریبان
1 ملیار و 757 میلیۆن دینارە. باڵێ باش لەسەر ئەساسی ئەوە دیارە حکومت قەنەعەتی کردووە کە ئینشاءڵڵا لە هەفتەکانی داهاتوو بڵین لە بەرنامەی کاری داهاتووی ئەنجومەنی وەزیران یەکێک لە بابەتەکان پرسی بە هەمیشەیکردنی فەرمانبەرانی گرێبەست بێ. باشە بە زۆک و موچەکەش موچەی فەرمانبەرانی گرێبەست کەمە چۆنە لە چەندەوە دەست پێ دەکا بەشی بژێوی ژیانیشتان ناکە وە ساڵانی خزمەتیشتان بۆ هەژمار ناکرێەوە؟ بەڵێ ئەوەی بابەتی ساڵانی خزمەت ئەوە چێتە چوارچەوەی مافوو ئیمتیازاتەکانی فەرمانبەر ئێمە وەکو فەرمانبەری گرێبەست هیچ مافوو ئیمتیازاتێکمان نییە وەکو بابەتی خزمەت ئەژمارکردنی خزمەتی ساڵ و دەرماڵەکان دەرماڵی خێزان دەرماڵی مەترسی دەرماڵی بڕوانامە دەرماڵی جوگرافیا هیچ یەکێک لەوانە فەرمانبەری گرێبەست ناگرێتەوە ماعەدا ئەو بڕەموچەیە نەبێت کە بۆی دیاری کراوە لەگەڵ ئەو بەڕێوبەرایەتە یان لەگەڵ ئەو وەزارەتە یان لەگەڵ ئەو فەرمانگە کە بۆی دەستنیشان کراوە بڕی موچەکەش کەمە نەخێربەی جۆرێک بەشی بژێوی ژیانی هیچ کەسێک ناکات دەم کوردستانە بڕی موچەکە فەرمانبەری گرێبەستمان هەیە لە 350,000ەوە دەست پێکات بۆ 500,000 ئەویش کە ئەوەی کە خاوەنی بڕوانامە بێت بڕوانامەکان دوو جۆر بەکالێرۆس و دیبلۆم ئەوەی کە بەکالێرۆس بێ 500,000 ئەوەی کە دیبلۆم بێ 400,000 ئەوەی کە بێ بڕوانامە بێ ئیتر 350 بۆ 400,000 لەو بینایە خاوەن بڕوانامەی ماستەریشمان هەیە ئەوانە کە زۆر کە من لە دەوروبەری ملیۆنە دینارایە بەڵێ باشە بەس وەکو خانەنشین بوونیش ئێستا گەر تەمەنی گەشت بێتەوەی فەرمانبەرێکی گرێبەست خانەنشین ناکرێت یاخود ئەگەر خوانەخواسە ڕوبەڕی ڕووداوێک بۆ گیانی دەستدا هیچ شتێکی بۆ حساب دەکرێت؟ نەخێر هیچ شتێکی بۆ ئەژمار ناکرێت لەو ساڵانەی خزمەت کە خزمەتی کردووە بۆ شوێنەی کە کاری تیاکە ئێمە من بۆ خۆم لە سەرۆکایەتی شارەوانی سەی سادق داوامەکەم فەرمانبەرمان هەبووە گرێبەست بۆ نزیکی 12 بۆ 13 ساڵ خزمەتی کردووە لە کاتی کۆرۆناکە بەداخەوە وەفاتی کرد بە نەخۆشی کۆرۆنا بەڵام هیچ ئەو ساڵانەی کە خزمەتی کردبوو هیچی بۆ ئەژمار نەکرا وەکۆوا بێ ئەسڵان هەر فەرمانبەر نەبوو بێ بەداخەوە کە ئەمە یەکێکە لەو زڵمانی کە لە فەرمانبەرانی گرێبەست بە گشتی ئەکرێت فەرمانبەری گرێبەست ئەو هەموو ساڵە خزمەتەکە بەڵام بەداخەوە هیچ شتێکی بۆ ئەژمار ناکرێت. باشە بەزۆک و خۆشتان ئێستا گەر بکرێن بە هەمیشەی ئەو ساڵانەی پێشتر بۆتان حساب ناکرێت یاخوداوانی کە لە چەندەوە خزمەتیدا فەرمانبەر هەیە گرێبەست بێ و 10 ساڵ خزمەتیشی هەبێ؟ وڵا کاک حەکیمجان ئەوە ئەو کاتە گەڕێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی کە ڕێنمایی دەرکەن ئێستا پێما بێ بۆ مامۆسایانی گرێبەست ڕێنماییەک دەرکراوە کە خزمەتی ساڵ و ساڵانەی کە خزمەتیان کردووە بۆیان ئەژمارەکرێت ئەگەر ئەوە وا بێ ئێمە یەکێکی تر لەو خاڵانەی کە پێداگری لەسەرەکە نەکاتی بە هەمیشەی بوونمان ئەو ساڵانەی کە خزمەتمان کردو بۆمان ئەژمار بکرێ لەبەرەوەی ئێستا فەرمانبەر هەیە 15 ساڵە 13 ساڵە خزمەتی کردووە هیچ معقولێتێکی تیانێتەوە ئەمڕۆ کە بیکەی بە هەمیشەی یەکسەر ڕاستەخۆ لە ئەمڕۆ بۆی حسابکەی ئەو هەموو ساڵی کە خزمەتی کردووە حەقی خۆیەتی کە وەکو خزمەت بۆی ئەژمار بکرێت. باشە بەزۆک و بەشداریکردن لە کردبوونەوەکەی ئەمڕۆ لە هەموو ناوچەکان بڵین بەشداریان کردبوو فەرمانبەرانی گرێبەست بڵێ بەو پێی کە فەرمانبەرانی گرێبەست لە هەموو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێماهان و ئێمەش گروپی تایبەت بە خۆمانمان هەیە لەو ڕێگەیەوە ئاگاداری هەموو فەرمانبەرانمان کردبوو لە هەموو وەزارەتەکان کە نیازیەوەمان هەیە لە بەردەم ئەنجومەنی وەزیران گردبوونەوەیکی هێمنانە و مەدەنیانە ڕێک بخەین بۆ داکۆکیکردن لە مافی خۆ. بەڵێ کاکستار بەڵێ دیارە دەنگی دەنگ و ڕەنگی باش ناگات بە ئێمە ئەمڕۆ دیارە فەرمانبەرانی گرێبەست
لە بەردەم ئەنجومەنی وەزیران لە هەولێر گردبوونەوە وە لە گردبوونەوە کە داوەکو کاک ستەر ئاماژەی پێکرد داوایەوە دەکەن کە بکرێن بە هەمیشەیی و باسی لەوەش کرد کە بەپێی راپۆرتی وەزارەتی دارایی بە هەمیشەیکردنی فەرمانبەرانی گرێبەست هیچ بارگرانیەکی دارایی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دروست ناکە بەڵکو نزیکەی 2 میلیار دەگەڕێنێتەوە هەروە ئاماژەشی بەوە کرد کە بەپێی ڕێنمایی دارایی کە لە ساڵی 2012 و 2013 دەرچووە فەرمانبەرێکی گرێبەست کە خزمەتی 3 ساڵی هەبێت دەبێت بکرێت بە هەمیشەی بەڵام لەو کاتەوە فەرمانبەرانی گرێبەست نەکراون بە هەمیشەی کاک ستار لە بڵین باسی ئەومان دەکرد ئەمڕۆ هەموو فەرمانبەران لە هەموو شارەکان بەشدار بوون لە گربوونەوەکە و ئەگەر وەڵامتان نەدرێتەوە هەنگاوی داهاتوتان چی دەبێت؟ بەڵێ کاک حەکیمگیان لە زۆربەی شارەکانەوە ئەمڕۆ فەرمانبەرانی گرێبەست هاتبوون بۆ داکۆشیکردن لەسەر و مافەی خۆیان کە حەقی خۆیانە بکرێنە هەمیشەیی. بەڵێ کاکستار بڵێ ئێمە لە ڕاستیا لەبەرەوەی کە ئەنجومەنی وەزیران لە ئێستا وعدی پێداوین کە ئیشەڵا لە 1-2 هەفتەی داهاتوو لە کۆبوونەوەکانی داهاتووتر ئەم بابەتە بکاتە یەکێک لە پرسەکان و بخرێتە بەرنامەی کارەوە گفتوگوی جدی لەسەر بکرێت بۆ بە هەمیشەیکردنی فەرمانبەرانی گرێبەست ئەم 1-2 هەفتەیە چاوەڕێکەین و ئەوەسین لەسەر وعدەکەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئیشاڵڵا ئەم بابەتە خراە بەرنامەی کارەوە و بەدڵی ئێمە و لەسەر خواستی ئێمە بوو ئیشاڵڵا ئەوە کاتە ئێمەش ملزەمە بین بۆی کە حکوومەتی هەرێم چی دەرکات لەسەر قازانجی فەرمانبەرەکانی خۆی ئەگەر خوا نەخواست بە پێچەوانەی ئەوەش بۆ ئەو کاتە ئێمە هەڵوێستی ترمانە بێ و قسەی ترمانە بێت. باشە بەس خۆ پێشتر لە پەرلەمانیش چەند ساڵێک لەمەوەەر پرۆژە یاسایەکە بوو بۆ فەرمانبەرانی گرێبەست بۆی بە هەمیشەیی بکرێن ئەوی شەر فەرامۆش کرا پرۆژە یاساکە؟ بڵێ ئەو کاتە پرۆژه یاسای بە هەمیشەیکردنی فەرمانبەرانی گرێبەست لە پەرلەمانەوە خوێندنەوەی یەکەمیشی بۆ کرا قەرار بوو دواتر لیژنەی یاسایی کۆنووسی یاسایی خۆیان لەسەر ئەو بابەتە بنووسن و دواتر ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان بکرێ و دووبارە خوێندنەوەی دومی بۆ بکرێ بە یاسا و ئاراستەی ئەنجومەنی وەسیران بکرێت بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژه یاسایە بەڵام بەداخەوە نازانین بە چه هۆکارێک دیارە ئەوەی کە بە ئێمە وترێ بەردەوام ڕەهەندە داراییەکەی ئەم بابەتە بوو یعنی ئەوەی کە گوایە گەر ئێمە بکەنە هەمیشەیی بارگرانی دارایی لەسەر شانی حکوومەت دروستە بێ بۆ ئەو بابەتە ئەوان نووسراویان کرد بۆ وەزارەتی دارایی هەر ئەو کات کە ئایا ئەگەر فەرمانبەرانی گرێبەست بکرێنە هەمیشەیی هیچ بارگرانێکی دارایی دروستە بێ کە ساڵی 2019 بوو وەزارەتی دارایی لە ماوەی چەند ڕۆژێکی کەم وەڵامی ئەو نووسراوەی ئەنجومەنی وەزیرانی دایەوە کە هیچ بارگرانێکی دارایی دروست نابێ ئەگەر فەرمانبەرانی گرێبەست بکرێنە هەمیشەیی بگرە مانگانە بڕەموچەیەکی باش گەڕێتەوە بۆ حکومەت هەروەکو ئەم راپۆرتەی کە لەم مانگەی پێشوو گەڕێنرایە بۆ ئەنجومەنی وەزیران ئیتر لەو کاتەوە بەڕاستی ئەم بابەتە هەر دەسی پێکرا و بابەتی نەخۆشی کۆرۆنا و ئەوانەش هاتە پێشەوە لەو کاتە دیار بوو دامەدەستگاکانی حکومەت هەمووی پەکی کەوتە بوو ئەنجومەنی وەزیرانیشی کێک بوولەوانە پەرلەمانی کێک بوولەوانە ئەم بابەتە تەخیر بوو بۆ ئێستا ژەوەتانێ تقریبا لە مانگی بەڵێ وەکو دواوتە دەگەر شتێکت ماوێ بە کورتی سواس دەکەین. بەڵێ وەڵاهی ئێمە فەرمانبەرانی گرێبەست چینێکی مافخوراوین لەسەر جەمدام و دەستگاکانی حکوومەتی هەرێم کار ئەەکەین هیچ ماف و ئیمتیازاتێکمان نییە لە مینبەری جەنابتانەوە داواکەین حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێک لەو فەرمانبەرانە بکات بداتەوە کە فەرمانبەری خۆین خزمەت بەم خاک و نیشتیمان و وڵاتە ئەەکەن لەسەر جەم سێکتەر و وەزارەت و بەڕێوەبەرایەتیەکان و فەرمانگەکان داواکارین هەرچی زوو ئەو بابەتە بخرێتە بەرنامەی کاری ئەنجومەنی وەزیران و
بڕیارێک لەسەر چارەنووسی فەرمانبەرانی گرێبەست بدرێ بڕیارێک بێ کە جێگای دڵخۆشی هەموو لایەک بێ. بەڵێ سوپاس دەکەین زۆر سوپاس بۆ کاک ستار سعید نوێنەری فەرمانبەرانی گرێبە سوپاسی ئامادەبوونتان دەکەین سوپاس بۆ ئەوی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.